گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران گەیشتوونەتە لووتکە و واشنتۆن ڕێگایەکی توندی گرتووەتە بەر کە بەشێکیان هێڵی سوورن بۆ تاران کە مەرجی سەرەکی تێدا تێکشکاندنی تەواوەتی پرۆژەی ئەتۆمیە. پێگەی وۆڵ ستریت جۆرناڵ و سەرچاوە ئەمریکیەکان دەڵێن داخستنی دۆسیەی ئەتۆمی تەنیا پەیوەندی بە کاتەوە نییە، بەڵکو داوای هەڵوەشاندنەوەی بنکەکانی فۆردۆ و نەتەنز و ئەسفەهان دەکات لەگەڵ ڕادەستکردنی تەواوی یۆرانیۆمی پیتێنرا و قەدەغەکردنی پیتاندن بۆ ماوەی 20 ساڵ. دۆناڵد ترامپ کە لە ژێر گوشاری ناوخۆیی ڕاوێژکارەکانیدایە بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی پێش هەڵبژاردنەکانی تاقیکردنەوەی نیوەیی ئامادەی نیشان داوە بۆ ڕێکەوتن. ترامپ دەیەوێت بەر لە گەشتەکەی بۆ چین دۆسیەی جەنگی ئێران بەلایەکدا بخات و بگاتە ڕێکەوتن تا وەک کارتێک لەلایەن پەکینەوە لە دژی بەکار نەهێنرێت. لە بەرامبەردا تاران بە سیاسەتی ناڕوون و تێپەڕاندنی کات مامەڵە لەگەڵ پێشنیازەکە دەکات. میدیا و بەرپرسانی ئێران لەوانە محەممەد باقر قالیباف سەرۆکی شاندی ئێرانی بۆ دانوستان ئەم پێشنیازیان بە قبول نەکراو ناوبردووە و راپۆرتە میدیایەکان بە جەنگێکی دەرونی بۆ داپۆشینی شکستی ئەمریکا لە گەروی هورمز وەسف دەکەن. باس لەوەش دەکەن ئەوەی ئەمریکا دەیڵێت بەشێکیان هێڵی سوورن. هەرچەندە ماڵپەڕی ئەکسیۆس باس لەوە دەکات کە واشنتۆن لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێردا چاوەڕێی وەڵامە، بەڵام تاران دەڵێت بەهۆی ڕەفتارە دوژمنکاریەکانی ئەمریکا و پرۆسەی پێداچوونەوەکەی هەڵپەساردووە. هەڵوێستی ئیسرائیل لە بەرامبەر پێشنیازی ئەمریکا بۆ ڕێکەوتن بە تەواوی نەرێنیە و بە خیانەت و شکستی سیاسی وەسفی دەکەن. بەرپرسانی بەرگری ئیسرائیل هۆشداری دەدەن کە ئەم ڕێکەوتنە دەبێتە هۆی دەربازبوونی دەسەڵاتی ئێران لە کاتێکدا بەوتەی ئەوان لە لێواری داڕوخاندایە. نیگەرانی ئەسەرەکیەکەی تەلەبیب ئەوەیە کە ڕێکەوتنەکە هیچ مەرجێکی توندی لەسەر پرۆژە موشەکیەکەی ئێران دانەناوە و دەستی ئیسرائیلیش بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لە لوبنان دەبەستێتەوە. ئیسرائیلیەکان پێیان وایە سنووردارکردنی پیتاندن بۆ 15 یان 20 ساڵ تەنیا کڕینی کاتە بۆ ئێران تا دوای نەمانی ئیدارەی ترامپ دەست بکاتەوە بە دروستکردنی چەکی ئەتۆمی. بۆیە داوا دەکەن گەمار و ئابووری و دەریاییەکان بەردەوام بن تا دەسەڵات بە تەواوی دەڕوخێت. لەلایەکی دیکەوە داخستنی گەروی هورمز ئابووری جیهانی پەک خستووە و نرخی سوتەمەنی و پێداویستیەکانی بەرز کردووەتەوە. بەو هۆیەوە نێوەندگیریەکانی وەک چین و پاکستان گوشار لە تاران دەکەن بۆ ڕێکەوتن کە دەرەنجام دۆخەکە لە نێوان دوو بژاردەدایە، یان ڕێکەوتنێکی درێژخایەن کە تێیدا ئێران دەستبەرداری پرۆژە ئەتۆمیەکەی دەبێت بەرامبەر بە هەڵگرتنی پلەبەندی سزاکان و کردنەوەی هورمز، یان ڕەتکردنەوەی پێشنیازەکانی ئەمریکا و دەستپێکردنەوەی جەنگێکی درێژخایەن کە مەترسی هەیە ئەم جارە قورستر و فراوانتر بێت.